لارێکی دواخراوی هەفتەی 22 خولی ئەستێرەکانی عێراق لە شاری بەغداد و لە سەر یاریگەیانەی زەوڕا هەولێر بووە میوانی کارەباکەی لوئەی سەلاح. ئیڤان خالیدی هەولێریش لەم یاریە کاپتنی پرتەقاڵی پۆشەکان بوو. هەولێر ویستی زوو فشار بخاتە سەر گۆڵی خاوەن ماڵ، بەڵام بە پێچەوانەوە لە خولەکی پێنج نابژوان لێدانێکی سزای بۆ کارەبا ئەژمار کرد. محمود خەلیلی یاریزانی پێشویانی هەولێر جێبەجێ کرد و توانی تیپەکەی بە گۆڵ یەکەم پێش بخات، ئاهەنگیشی نەگێڕا. کوڕانی شاری قەڵاو منارە لە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکەدا بوون، بەڵام لە خولەکی 19 یاریزانی لاو ئەموری فەیسەڵ گۆڵێکی نایە بوو ناوازەی تۆمار کرد و ئەنجامەکەی بۆ کارەبا دوو هێندە لێ کرد. لە خولەکی سی هەمان یاریزان گۆڵی سێمیشی بۆ کارەبا زیاد کرد، بەڵام دوای گەڕانەوەی ناوژوان بۆ ڤار بەهۆی بوونی حاڵەتی فاوڵەوە گۆڵەکە ڕەتکرایەوە لەگەڵ بوونی هەوڵ و کۆشش، بەڵام هەولێرەکان لە نیوە یەکەم نەیانتوانی بگەڕێنەوە بۆ کەشی یاریەکە. لە نیوەی دوم جارێکی دیکە زەردپۆشەکانی پایتەختی هەرێمی کوردستان لە هەوڵی ئەوەدا بوون بە گۆڵ بگەن. لە خولەکی 54 دوای گەڕانەوەی ناوژوان بۆ ڤار عەبدوڵڵا عەبدولئەمیری لەیانەی کارەبا بە کارتی سوور کردە دەرەوە. لەم دەرفەتە کارەبا چی نەما بوو ئەنجامەکە تەواو لەسەر هەولێر قوڕس بکات، بەڵام هێرش بەرە پیشەگەرەکەی کارەبا زۆر بە ئاسانی لە دەستیدا. ئەم دەرفەتەی هەولێر مەترسیدار بوو لەسەر گۆڵی کارەبا، بەڵام گۆڵی بە دوای خۆیدا نەهێنا. هەولێریەکان هەوڵەکانیان بۆ تۆمارکردنی گۆڵ چڕ کردبیەوە، گەیلان دەرفەتی گۆڵی لە پێش بوو، وەک پێوی سوودی لێ نەبینی. لە خولەکی 85 حاڵەتە لە نێو هێڵی سزای کارەبا هەبوو، نابژوان هیچ بڕیارێکی نەدا، بەڵام دواتر دوای گەڕانەوە بۆ ڤار و پرسکردن بە یاریدەری نابژوان بە لێدانی سزا بۆ هەولێری ئەژمار کرد. محەممەد قاسم بە سەرکەوتوی جێبەجێ کرد و بە تۆمارکردنی گۆڵ یەکەم جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لە خولەکی 100 ئیڤان خالیدی هەولێریەکانی هیوا بڕ کرد بە تۆمارکردنی گۆڵی سێم بۆ کارەبا و یاریەکەش بەم ئەنجامە کۆتایی هات. بەم شێوێ هەولێر بە 32 خاڵەکەی لە خانەی 15 ڕیزبەندی مایەوە، کارەباش هەر لە خانەی 12 ڕیزبەندیە، بەڵام کۆی خاڵەکانی بووە 37 خاڵ. حوسێن محەممەد، کەناڵی پێام.